دیمەنی سەنتەری ناوبازاری شاری ڕانیە ماوەی 11 ساڵە دەست بە پرۆژەکە کراوە و بەنیوە چڵی بەجێ هێڵدراوە و تەواو نەکراوە. هاوڵاتیان بە نیو سایدەکە ناوی دەهێن و دەڵێن سیمایەکی ناشرینی با شارەکە بەخشیوە. وڵا بۆ کەم تەرخەمیە شارەکە بێ کەسە کەسی نیە کەس لێ نابرزێتەوە ئەوە پاشە ڕاپەڕینەکەورە بە پەشیمانی زۆریش بە قورعان زەرەتمان کردووە لەو ڕاپەڕینێ زۆر خەم ساردە زۆر کەم زۆرم پێسەیرە لە هیچ شتێک بۆ ئەو ڕانی ناکرێ تەماشا 11 ساڵە وڵا هەر بوو بە عیبە بە قورعان پێم سەیرە ناسان باشە بوو یعنی پێیان عیب نییە ئەیرە نابینن تەماشا دەکەن ینی ئەوە تا هەن کێوە ناو بازار ئەو دوو سالێک ئێستا دەبین لە ناو بازاڕی لە نەوسەقی شاری ڕانیەدا سیمایەکی زۆر ناشرینی بە شارەکە بەخشیوە خەمساردیەکی زۆری حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان بەرامبەر بە شاری ڕانیە بەگشتی بە دەڤەرەکەمان بە تایبەتی دیارەکە ساڵانجی زۆرەکە باوەڕکەن لە بیرم ناکە لە سکەیەوە ئەو دوو سالی ڕاگیراوە. چالاکێکی مەدەنیش حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان با خەمسار دەزانێت لە ئاستی پێویستیەکانی دەواازەی ڕاپەڕین و دەڵێن دەڤەری ڕاپەڕین بووەتە گۆڕستانی پرۆژەکان. دیارە دەڤەری ڕاپەڕین بە بەداتی شار ڕانیە کە دەواازەی ڕاپەڕینەوە ڕاپەڕین لێرەوە دەست پێ کردووە. بەڕاستی وێڕایی ئەو پرۆژە زۆرانەی کە لێرە وەستێنراون و سەقەت کراون ناشرینترین پرۆژە کە وەستێنراوە دووسایدی ناوبازارە کە ساڵانە لە یادی ڕاپەڕیندا بەرپرسان حتا لە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمان هەموو ئەو کەسانێکە لە حکوومەتدانا قسەی زۆر گەورە بەرامبەر بەڕانێ دەکەن بەڵام لە دوایی ئەوەی کە ساڵێ دەڕاپەڕین کۆتایی پێدێت بەڕاستی بەڵانەکان دابەنە سەر و وەکو پرۆژانێکە لێرە دابینین کە بۆتە گۆڕستانی پرۆژەکان شای ڕانیە. لەسەر کارەکانی ئەم پرۆژەیە پەیام پەیوەندی با سەرۆکی شارەوانی ڕانیەوە کرد داوای لێکرد ڕوونکردنەوە بۆ خەڵکی شارەکە بدات بەڵام بە هۆکاری ئەوەی تازە لە پۆستەکەیدا دەست بەکار بووە ئامادە نەبوو لێدوان بدات. سەبارەت بەو کێشانەش کە بەهۆی ڕاوەستانی پرۆژەکەوە بۆ هاتوچۆی ڕاپەڕین دروست دەبێت وتەبێژی پۆلیسی هاتوچۆ دەڵێت بێگومان پەککەوتنی پرۆژەکە ئاستەنگی هاتوچۆی دروست کردووە. دیارە سەبارەت بە شقامە تەواو نەکراوەکەی ناو بازاڕی ڕانیە کە ئەگەر هەڵم 500 مەترێک ماوە یەکجاری شقامەکە تەواو بێ بە دڵنیاییوە ئەو شقامە گرفتی هاتوچۆی دروست کردووە کە تەواو نەکراوە ئاستەنگی هاتوچۆی دروست کردووە لەبەرەوەی ئۆتۆمبیل کاتێک کە لە شقامی لە سەرتاوە دەست پێ دەکات ناو بازاڕ دێتە ئەو شوێنی کە خەریکە بڵێ شقامەکە تەواو دەبێ و ئۆتۆمبیل خاوبوونەوەیەک دروست دەبێت چونکە دەبێ ناچار شوفێر ناچار دەکات بە فەرعێکدا لادا بۆی کە بێتەوە شقامەکەی بێتەوە دەرەوەی شاری ڕانیە. هاوڵاتیان دەڵێن هەر بەرپرسێکی حیزبی و حکومی سەردانی ڕانیە دەکەن تەنانەت لە کاتی ساڵیادی ڕاپەڕینیشدا بەڵێنی تەواوکردنی ئەم شەقامە دەدەن و وەکو دەستکەوت با خەڵکی دەفرۆشنەوە بەڵام بە ئێستاشەوە هیچ کامیان خاوەنی بەڵێنی خۆیان نەبوون و شەقامەکە هەر بە تەواو نەکراوی ماوەتەوە. لە ڕانیەی دەواازەی ڕاپەڕینەوە ڕێنەس ئەرسەلان کەناڵی پەیام.